لە پێناو دەستخستنی بژێوی ژیانیدا سەرقاڵی ڕێخستن و ئامادەکردنی خۆراکەکانی سەر مێزەکەیەتی تا زۆرترین کرار لە دەوری خۆی کۆ بکاتەوە. ئیبراهیم تەمەنی 90 ساڵە و ماوەی 6 ساڵە بە بەردەوامی لە نێو بازاڕی چەمچەماڵ کار دەکات. بۆ هۆیشەوە 4 ساڵە وازی لە خوێندن هێناوە. لە پۆلیەکی ناوەندی وازم لە خوێندن هێناوە هاتمەتەوە بۆ کاسپی یەکەم نزیکەی 4 ساڵ 5 ساڵ وازم هێناوە. ئەو کاتی قەیران بوو وازم لێناوە ئیسە بە بەردەوامی هاتمەتە ناو ئیشەوە. پێشترش ئیشمەگرت لە مەکتەب بووم لەگەڵ مەکتەبە ئیشمەگرت. لە سنووری قەزاکەدا ڕێژەی وازێنان لە خوێندن و کارکردن زیادی کردووە. نووسینگەی مافی مرۆڤی چەمچەماڵ توێژینەوەیکی مەیدانیان لەسەر سەوسی قوتابخانە و خوێندنگەی سنوورەکە کردووە و بەپێی داتاکانی توێژینەوەکە لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا 2327 خوێندکار وازیان لە خوێندن هێناوە کە دەکاتە 106 خوێندکارانی سنوورەکە. زۆرینەیشان بەوەی خراپی باری ئابووریەوە وازیان هێناوە. ئێمە هەوڵە دەین کە بەڕێزان لە لیژنەی پەروەردەش ئاگادار بکەنەوە. هەروە پێشم وایە لە هەموو سنوورەکانی تر هەر ئەم هۆکارانە هەیە و ئەگەر ژمارەکە کەمتر نەبێ ئەوە زیاترە بەڕاستی بۆیە ئەتوانێت تەمین بکرێت بۆ هەموو کوردستان توێژینەوەیکی لەم شێوەیە یا ئەوە تا هیوادارم لە هەموو شوێنەکانی تریش توێژینەوەی لەم بابەتە بکرێت. گەرچی توێژینەوەکە لەسەر تاسەری خوێندنگەکانی سنووری پەروەردەی چەمچەماڵدا نەکراوە و پێ دەچێت ژمارەی و کەسانی لەو ساڵانەدا وازیان لە خوێندن هێناوە زۆر زیاتر بێت لەو داتایانی توێژینەوەکە، بەڵام پەروەردەی ناوچەکە پلانی داناوە بۆ ڕێگریکردن لە وازێنانی خوێندکارانی دیکە. بەڕێی من نەمانتوانیوە وا لە خوێندگاران بگێرین کە خوێندن چەند گرنگە، بەردەوامبوون لە خوێندن چەند گرنگە، داهاتووی لەسەر خوێندنە و لەسەر بڕوانامە ئەوانەیە وەک پێویست توێژەر مامۆستایان ئیدارەکان نەمانتوانیوە گرنگی خوێندن بۆ خوێندکارەکان ڕوونکەینەوە. جگە لە هۆکارە ئابووریەکان، هۆکاری تاکە کەسی و هۆکاری کۆمەڵایەتی و هۆکاری تەندروستی لە دیارترینەوە هۆکارانن کە بوونەتە هۆی وازێنان و دابڕانی بەشێکی خوێندکاران لە پرۆسەی خوێندن. ڕزگار جەبار NRT چەمچەماڵ.